سڵاتان لەبێت بینەرانی ئەزیز ئەم کاتتان باش. بێگومان هەریەک لە ئێمە خواستی ئەومان هەیە کە ڕوخسارمان جوانتر دەربکەوێت. بۆ ئەمڕۆژ باس لە نەشتەرگەری جوانکاری دەکەم بە میوانداری دکتۆر بایات جەزا پسپۆڕی نەشتەرگەری ڕوخسار و شەویلگەکان. دکتۆر گەمە خێر بێت. زۆر سپاس. زۆر خۆشحاڵم لە پرۆگرامی ئەمڕۆدا لەمان ئامادە بوویت. زۆر سپاس بۆش. دکتۆر بایات سەرەتا باسی بە شێوەیەکی ئەم باسی جوانکاریمان بۆ بکەیت بزانی جوانکاری چییە؟ جوانکاری هەیە و پێویستی جوانکاریش هەیە. بڵێن ئەمە چەند جارێک بڵێن دووبارەم کردوتەوە. بە ئینگلیزی دوو معنای جیاوازە، بەڵام بە کوردی هەر پێوترێ جوانکاری. لە ئینگلیزیام تێرمێکمان هەیە پێوترێ کۆزمەتیک، تێرمێکیشمان هەیە پێوترێ پلاستیک. کۆزمەتیکەکە واتە کەسەکە خۆی جوانە ئەوێ جوانتر ببێ، مەسەلەن فیلەر و بۆتە کسێکەکە بۆی دەموچاوی گەنجتر دەرکەوێت. لە کاتێکیشتا لەوانەیە پێویست نەبێ. بەڵام مەسەلەی جوانکار پلاستیکەکەی لە ڕۆ پلاستیکەکەەوە کە پێوتر پلاستیک سەرجری واتە دروستکردنەوەی بەشێکی بڵێن لە ناوچووی نەخۆشەکە یاخۆت مەسەلەن گەورەکردنی شوێنێک بە شێوەیەکی دائیمی. بۆ نمونە یەکێک بڵێن حادیساکەش بەشێک لوتی لە دەستیا بۆ نمونە گوێچکی لە دەستیا دروستەکەیتەوە. ئەو پێوترێ بوارە جوانکارەکەی کە بڵێن هەر نفسی معنایە بە کوردی، بەڵام لە تێرمە ئینگلیزیەکە دەوڵەمەندترە تەوان زمانی ئینگلیزی پێوترێ پلاستیک. بەڵام جوانکاری بە عام زۆر شتەگرێتەوە. ئەو جوانکاریان ناگرێتەوە کە لە پێستاکرێ، هەیە لە کڕکراگاکرێ، هەیە لە پێست و کڕکراگاکرێ، هەیە لە ئێسخان ناکرێ، ئیتر هەیە لە چەوری یاکرێ، دانانە لابردنە، هەیە ڕێکاریە مەسەلەن بۆ نمونە شەویلگی کەسێک خوارە مەسەلەن لە پێشویان لە دواوەیە ئەوە ڕێکاری بۆ کرێتەوە کرێتەوە باری ئاسایی. بەڵێ دکتۆر بێگومان هەریەک لە کەسەکان کە جوانکاری ئەکات بۆ ڕوخساری بەهۆی ڕووداوێکەوە کاتێک کە ڕووداوێک بەسەری هاتووە یاخود دەیەوێت جوانتر دەربکەوێت، چ کەسێک پێویستە و وا پێویست ئاکات بۆ کەسێک کە جوانکاری ئەنجام بدات؟ ئایا هەموو کەسێک دەتوانێت بیکات یان کەسێک کە پێویستی بێت؟ خۆی شتەکە کەوێتە سەر کەسەکە خۆی هەیە بڵێن قەناعەتی بە زۆرترە، یعنی بڵێن هەیە خۆی هەروەکووتمان جوانە ئەوێت جوانتر بێ، بەس بەڵام هەیە هەشا زۆر پێویستە، ینی شەکەی بێ بۆ بکرێنی ماقول نیە مەسەلەن کەسێک چاوێکی لە دەستدا و گەنجە هاتاماوە بڵێن هەر یەک چاوی هەبێ و لاکەی تری بە شێوەیەکی ناشرین دەرکەوە خۆت عینەک بۆ هەموو تەمەنی عینەک بەکاربێنی یاخود یەکێک پارچەیەکی ژۆچکی پەڕیەوە یاخۆت جگە لەوەی کە بڵێن لە حادیسەیە هەشە نەخۆشی زگماگی هەیە، بڵێن زگماگی هەیە مەسەلەن چاوی خوارە ئەوە هاتۆتە خوارەوە، هەیە بڵێن گوێچکەیەکی دروست نەبووە، هەیە بەشێکی تر لە بەشەکانی جسمی دروست نەبووە، هەیە دەستێکی نییە مەسەلەن ئەوانە زۆر پێویستن، ینی هەم لەلایەنە سایکۆلۆژیەکەی نەخۆشەکەەوە ضرورە هەم لە ناو مجتەمەعی خۆشمانە زۆر جار بڵێن گاڵتە پێکردنێک لەوانەیە هەبێ، لەوانەیە سوکایەتی پێکردنێک هەبێ یاخود لەوانەیە کەسەکە خۆی هەست بە نەقسکە لەبەرەوە ئەوکەوێتە بواری پێویستیەوە. بەڵێ دکتۆر پێویستە بە شێوەیەک مامەڵێ لەگەڵ نەخۆشە بکرێت و پێشوازیان لێ بکرێت کاتێک کە نەخۆشێک سەردانی کلینیکەکەی بەڕێست ئەکات، پێویستە بە شێوەیەک هەتاوەکو لە کارمەندی پرزگەکەەوە بە شێوەیەک پێشوازی لە نەخۆشەکە بکرێت ئەو فێرخوازەی کە دەوێت بێتە لای تۆ؟ بەڵێ تەبعاً ڕێزی و احترام ئەوە هەر ضرورە بۆ هەموو کەسێک، هەر لە ئەوڵ دەقەی کە بڵێن پێشەوەی بێتە کلینیکەکەتەوە لەوانەیە ئەو نەخۆشیە ئەو چارەخوازە بڵێن باگراوندی تۆ بزانێ، بڵێن بزانێت تۆش کەسایەتێکی چۆنی شخصیت چۆنە مەسەلەن، بەڵام کێتە ناو کلینیکەوە تەبعاً ئەبێ ڕێزی لێ بگیرێ، ئەنجا ئەبێ وا هەز نەکا کە ئەم کەسە بڵێن نوقسانە یاخود بڵێن ضرورێتەکەی بە شێوەیەکە، ینی بڵێن تەسیر کاتە بواری دەرونی، ئەنجا تەبعاً هەموو نەخۆشێک هەموو چارەخوازێک ئەبێ بڵێن پێشوازیەکی جوانی کەلیەکەین بۆی ڕوونەکەینەوە، تەبعاً حاڵەتەکەی ئەو چۆنە تۆ لە چای خۆیەوە لەوانەیە بە نوعێک بیبینێ، لەوانەیە ئەوەی کە تۆ شەبینی نوعێکی ترە ئەبێ تێی بگەێنی مەسەلەن بە شێوەیەکی جوان، ئەنجا چەند شتێکی تری ئەبێ بۆ بکرێ، مەسەلەن لەوانەیە پێویستکە بە ئەشیعەی تایبەتی بۆ بگیرێ، ینی ئەم پرۆسانە هەمووی تێکەڵکێشی یەکترین، نانی ناتوانین یەکسەری بە لەوانەیە بە جەلسەیەک هەمووی بۆ حەلکەین و هەمووی بۆ ڕوونکەین، لەوانەیە چەند جەلسەیەکی بێ، لەبەرەوە ینی کارەکە کارێکی ئاڵۆزە، ینی دکتۆرەکە جگەل لە بڵێن ئەوەی کە وەکو کەسێکی ئاسایی سۆشیاڵی قسە لەگەڵ نەخۆشەکە ئەبێ وەکو کەسێکی چارەخوازی ژیانی بڵێن چارەسەرکەریش قسەی لەگەڵا بکە، لەبەرەوە ئەبێ هەموو حاڵەتەکان کۆنتڕۆڵ بکات. بەڵێ دکتۆر باید باسی نەشتەرگەری پێڵووی چاومان بۆ بکەیت کە لە ئێستادا زۆر باوە لە ناو فێرخوازەکانە و زیاتر سەردانی دکتۆرەکان دەکەن بۆ ئەوەی نەشتەرگەری پێڵووی چاو بکەن. بەڕێزی شدووەک و هەر پزیشکێکی جوانکاری
کە ئەم جۆرە نەشتەرگەریە دەکەیت بە شێوەیەکی گشتی باسی ئەم جۆرە نەشتەرگەریەمان بۆ بکەیت کاریگەری و سود و زیانەکانی ئەم جۆرە نەشتەرگەریە چ کەسێک پێویستە ئەم نەشتەرگەریە ئەنجام بدات. بەڵێ تاوان پێڵووی چاو هەر پێڵووی سەرەوە ناگرێتەوە پێڵوی خوارەوەی چاوی شەگرێتەوە کە سەر برژان و خوار برژانگرێتەوە. ئەم نەشتەرگەریە بریتە لە بڕینی بەشێک لە پێست تاوان بە هێڵکاری تایبەت کە بۆ یەکەین بەشێک لە پێست یاخود پێست و ماسوولکە هەنێ جاریش چوری لەگەڵا بێ ینی بڵین حەزەکەمەوە ڕوون کەمەوە هەموو جارێک پێویست ناکە چوری لا ببرێت چکە هەنێ جار ئەم چوری سەرچاو تەبان نۆرمەڵ خی گەورە کە لە ئەوڵەوەکە ئەمەی دروستکرەوە چوری هەر هەیە ینی شەرت نییە بەڵام پەردێکی تەنێک هەیە لەسەر و چوری هەنێ جار لە کاتی هیلاک بوونا تەنکە بێتەوە یاخود هەنێ جار بچڕێت بە هەج زەختکردنیەکیان شتێک ئەو چوری کە لە پشتی ینی بڵین لە بینی تۆپی چاو و ئێسقانی سەرچاوەیە جاری وایە هێرنیش نەگانی بڵین دەرەپۆقێ ئێتە پێشەوە لەو حاڵەتانەیە بەشە زیاکەی لابین یعنی ئەم نەشتەرگەریە جگەلەوەی کە پێوترێت جوانکاری هەنێ جاریش پێویستیە بە جدی جاری وایە کەسەکە زۆر بێتاقەتەکار نەخۆشەکە بڵین تەمەنی زۆرە و بڵین لەوە دەرچووەکە بڵین بە دوای جوانکاریە بگەڕێ زۆر جار چاوی قورسەکە هیلاکەکە مەسەلەن جاری وایە چاوی کزە زیاتر هیلاکە بێ ببوونەوە لەبەرەوەی قورسایەکی زۆرە خاتە سەر چاوی ئێمە ئەو نەشتەرگەری بۆکەین واتە ئەکەوێتە بابی جوانکاریش و هەم پێویست چارەسەریشەوە بەڵێ دکتۆر زیاتر ئەم جۆرە نەشتەرگەریە کەم ڕەگەز ئەیکات پیاوان یا خود ئافرەتان بە زیاتر خانمان بۆ جوانتر دەرکەوتنی مایکە بەتابەتی مایکە پیچاو هەنێ جارکە مایکەپی پرشاو ئەەکەن میکاجەکە دەرناکەوێت مایکەپەکە دەرناکەوێت زیاتر ئەمە هۆکارەیان هیلاکی و مادووبوونی خۆی ئەمە هەردوو ڕێگەزەکە ڕۆمانتیەکە بە بڕێکی زۆر بەس بەڵام وەکو بەڕێزی وتی خانمان زیاترە لەبەرەوەی خانمان تۆزێک بەهۆی چەند هۆکارێکی ترەوە مەسەلەن خانمان زیاتر لە ماڵەوە بمێننەوە زیاتر مەجالیان هەیە سێری خوانکەن زیاتر مەسەلەن مەجالیان هەیە بەناو سۆشیال میدیایە سێری بڵین پیجەکان بکەن سێری جۆرە نەشتەرگەکان ینی چارەخوازی وامانە بۆ لامان ئەسڵەن تقریبان زۆربەیش حاڵەتەکان نەزانێ ئەوەی لە یوتیوب سێر کردو ئەوەی بڵین متابعی ئیشەکان کرد ئێستا بەبوونی سۆشیال میدیۆ هەموو کەس شارەزای لە بڵێ بڵین خانمان زیاتر مەجالیان هەیە کە سێری خوانکەن زیاتر بڵین قەنەعەتیان بە جوانکاری هەیە بە بواری جوانکاریەوە هەیە مەسەلەن شتێکی بچکۆلیە بەڵام قەنەعەتی نییە بەڵام پیاوی وامان هەیە زۆر ینی وەزعی خراپیشە لەو ڕوانەوە کەچی نایە بۆی ینی قەنەعەتی کەمترە بەڵێ زیاتر ئەکەوێتە بواری میکاپ و جوانکاریەکەەوە لانی بۆ خانمان بەڵێ دکتۆر باسی دانانی ئێسکی دەستکرد بکەین بۆ ڕۆمەت کە ئەمە شتێکی تا ڕادەیەک نوێیە کە پێشتر ئەم جۆرە ئیشە نەکراوە خۆشت زیاتر باسیمان بۆ بکەیت و بە چ شێوەیەکە تاوان حەزەکەم لە مێژووی دروستبوونی ئەم بابەتەوە دەست پێ بکەم ئەمە کەوێتە تقریبان 600 ساڵ پێش میلاد مێژووی بڵین ئەم دروستکردنی ئەم ئێسکوشتە بیدایەت ئێسقانی بڵین دوو لە ڕووتان حیوانات مەسەلەن کەسانی مردویان بەکارهێناوە یا خۆ ئاڵتونیان بەکارهێناوە هەنێ جار مادی وەکو سیلڤەر واتە بڵین زیویان بەکارهێناوە دروستکردنەوەی بڵین ڕوومەت یەکەم جار کە بە ڕوومەت دەست پێکراوە بەڵام دواتر لە ساڵانی دواترا کە بڵین دکتۆرەکان پزیشکەکان بۆیان دەرکەوتەوە مادانە لەوانەیە لەگەڵ جسمی ئینسانە کاریگەری خراپی هەبێ زیاتر پێشکەوتنی بەسەر هاتۆ بە تایبەتی ئەم جۆرە بڵین ئێسکە دانانی ئێسکە بۆ ڕوخسار لە دوای حربی عالەمی دووەمەوە ساڵی پەنجاکانەوە زیاتر ینی بڵین پەرەی پێدرا ئەنجا هەنێک مادەی تری وەکو سیلیکۆن هاتە ناو بوارەکەەوە ئیتر وردە بەم شێوازە دەست تەقەدومی کرد ینی پێشکەوت بەڵام حەزەکەمەوە بڵێم تەنها بۆ ڕوومەت بەرزکردنەوە بەکار ناهێنرێ بۆ زۆر شوێنی تر بەکارهێنرێ ینی واتە ئەگەر بە فراوانتر باسیکەم بڵین بۆ زۆر جار بۆ هەروەکو باسمان کرد بۆ دروستکردنەوەی بەشێکی جسمی ئینسان بەکارەیە بۆ نمونە بڵین نەخۆشمان بۆ هاتووە حادیسەیەکی سیاری کرد و ئێری چاڵ بووە کە پێشتر ئێسخانیان بۆ داناوە بەڵام ئێسخانەکە پوکاوەتەوە ئێستا باشترین ئۆپشن باشترین اختیار بۆی بڵین ئەو مادانەیە کە ئێستا بەکارێنین بۆ دروستکردنەوە ئەنجا هەیە مەسەلەن دەموچاوی زۆر باریکە لە بەشی خوارەوە حەزەکە ئەم منتیقانەی ئەم ئەنگڵانەی ئەم گۆشانەی بڵین دەمی زیاتر و پیاوانەتر دەرکەوێت بۆ نمونە هەنێ پیاوەیە بۆی دانین بۆ ڕوومەتی دانین مەسەلەن بۆ ناوچەوانی دانین بۆ
یعنی هەر شوێنێک کە تقریبا پێویست کات لە بەڵێ ڕوخسارە تقریبا بۆ بۆ دائەنێ. زۆربەی شوێنەکانی دانێ. بەڵێ دکتۆر چۆن ئەم جۆرە ئەسکانە دروست ئەکەن کە بڕیار ئەدەن ئەو چارەخوازە ئەم جۆرە ئێسکەی لە دەموچاویا دەگونجێت؟ طبعاً کە چارەخوازەکەیەتە لاو بڵین زۆربەی کات بڵین ئەم خۆی ئەم پڕکردنەوە بەرزکردنەوەە بەشتی تری شەکرێ بۆ نمونە بە فیلەرەکرێ بێگومان بەڵام جیاوازی زۆرە ینی لە بینی فیلەر و ئەم جۆرە ئێسکە دەستکردن ئەگەر دەرفەتمان نەبوو باسیەکەین طبعاً بۆی باسەکەی مثلەن ڕسمی پێشووتری چەند نەخۆشێکی تری پیشانەی بۆی باسەکەی بەڵام ئەمە هەروە بە ینی بە شێوەیەکی وەکو جاران ناکرێت ئەمە طبعاً وەکو چۆن کیفێکی دان دروستەکەی بە میلیمەتر غەڵەتی تیانەیە ئەمیش طبعاً ئەشعەی سێدووری بۆ گرینی تەنووری بە کۆمپیوتەر خۆشبەختانە مختبەری خاصی نەشتەرگەری شەیلگە و ڕوومانەیە دکتۆر داستان دەستی خۆش بێ زۆر هاوکاری کەرمانە لەو بوارەیە حەزەکەم نایبێنم لەوێەوە بڵین بە کۆمپیوتەر و بڵین بۆی دروستەکەین بڵین متابعە یەکتریەکەین لەگەڵێکا وەکو تیمێک بۆی دروستەکەین طبعاً بە پێی نەخۆشەکە بۆ نمونە ئەوێ چەندێک بەرز بێتەوە چەند میلیمەتر بێ ئێمەش طبعاً یارمەتین پێڵێن ئەوەنە لێت جوانە ئەوەنە کەمە طبعاً بە قەراری ئێمە و چارەخوازەکە بە کۆمپیوتەر بۆی دروستەکەین لەسەر ئەشعە سێدووریەکە و ئەنجابۆی هێنینەوە بە نەشتەرگەری بۆ یەکەین. بەڵێ دکتۆر باسی وێنەت کرد ئەو فێرخوازەکە سەردان تەکات تا چەند وێنەت نیشان ئەدات بڵێ جوانکاریم ئەوێ بەس بە مەرجێ گووک و ئەم وێنەیە بێت ئێوە تا چەند ڕاوێژ بە ئێوە ئاکات تا چەند بە قسەی ئەو کەسە ئەکەن کە بەم وێنەیە ئەم جۆرە نەشتەرگەریە بۆ ئەنجام بدات؟ طبعاً هەموو دکتۆرێک بڵین لەو بواری کە خوێندوویەتی طبعاً بەشێکی سایکۆلۆژیای خوێنەوە سایکۆلۆژیای نەخۆش بەشێکی زۆر زۆر گرنگە لە بواری طب و پزیشکیە بڵین زۆر جار نەخۆشەکە بڵین لەو نوعەیەکە بە هیچ شتێک ڕازی نییە ئەم جۆرە کەسانە پێویستە بڵین سەردانی دکتۆری نەفسیکەن باشترە ینی هەر لە ئەوڵ دەقەوەکەیەتە ژوورەوە دیارە ینی بڵین کە زۆر زۆر وردە زۆر ینی بڵین ڕاڕایە بۆ نمونە مەسەلەن هەنێشتێ پێڵێ بۆم کە و دوایی لەوانێ پەشیمان بێتەوە ئەم جۆرە کەسانە باشترێک چارەسەری دەرونی وەرگرن و هیچیش عیبی نییە هەموو کەسێک پێویستی بە چارەسەری دەرونیە بێ جاری وە هەیە ناخۆشیەکە بەسەرایە ماری دەرونی تێکە چێت زۆر ئاسایی ئەمە لە وڵاتی ئەمە لەوانێت تۆزێ عیبە بێ طبعاً ئەو بوارە هەڵە سەنگێنین ئەنجا بۆی ڕوونەکەینەوە بۆ نمونە لەوانەیە دوور نەڕێن بڵین بۆ نەشتەرگەریەکی لوتێت ڕسمی چەند ڕسمی نەخۆشێکی تۆی پێیان مۆدێڵێکی جیهانی پێ بۆ نمونە ئەڵێ ئەم لوتەم حەز لێیە کە تۆ سێرەکەی لەوانێت چارەخوازەکە دەموچای زۆر جوان بێ ئەو لوتەشی کاڵی بژاردۆ مەسەرەن ئەو نوعیکە ئەوێ ئەوی زۆر جوان بەڵام لەوانی لەگەڵ لێ نەگونجێ ئێمە بۆی ڕوونەکەینەوە هەتا بتوانین تێ ئەگەێنین بەڵام لە کۆتاییشدا ئێمە شتێکمانەیە پێوترێ ئینفۆرم کۆنسنت تاوان کۆنسنتی لە وەرگین لە بوارە قانونەکە بۆ دوای کێشەمان دروست نەبێ خۆشبەختانە زۆربیان ڕازین زۆربیان الحەمدولیلا جۆمان لێگرن یعنی نابێت تەنها ئەوە بێ کە تۆ چی ود بۆی بکەی من دایمەن ئەواڵێم لەوانەیە لە بیست نەخۆشە لەوانەیە 6 نەخۆشی ڕەفز بێتەوە ئیشی بۆ نەکرێ دوا بخەرەیە زیاتر تێبگەێنرێ کاتی پێگیرێتێ لەبەر عەفو لەبەر ئەوە پێویست ئەکا ینی دانیشتێکی زۆر تێر و تەسەل لەگەڵ نەخۆشەکە بکرێت پێشتر پێویستەکە کە ئەو چارەخوازە پرسێک بە دکتۆرەکە بکە لە هەمان کاتە بێگومان کە ئەمە ئیشی دکتۆرەکە و باشتر ڕێ ئەزانێت ینی ئەو تەفاهمە پێویستە لەناو ئەو نەخۆش و دکتۆرەکە هەبێت دکتۆر باید باسی نەشتەرگەری شەویلگەکانمان بۆ بکەیت ئەم جۆرە نەشتەرگەریە بێت شێوەیەکە و چ کەسێکیش پێویستە ئەم نەشتەرگەری ئەنجام بدات طبعاً نەشتەرگەری شەویلگەکەوێتە بابی بڵین جوانکاریش و ڕێکاریشەوە یعنی ئێستا لەوانەیە کەسێک چاناگەی زۆر درێژ بێ زۆر هەستی پێ نەکردێ بەڵام نان خواردن و قسەکردنی لە چاو کەسێکی ترا بڵێن چکە نەیدیوە پێشتر بڵێن نەیدیوە نازانێ فەرقەکەی چییە لەبەرەوە کە تۆ نەشتەرگەری بۆکەی بڵێن شەویلگە یعنی واتە ئێسقان هەم ڕێکارەکەشی بۆکی تو هەم ئەکەوێتە باری جوانکارێکەشەوە نەشتەرگەری شەویلگەکان زۆر شتەگرێتەوە بڵێن شەویلگی سەرەوە خوارەوە گرێتەوە ئیتر چەندین جۆر نەشتەرگەری هەیە ینی بڵین تەنانەت تەنها بردنە دواوە نییە بڵێن نەشتەرگەری شەویلگەی خوارە مەسەلەن ڕێکاری هەیە بۆ نمونە هەیە خوارە هەیە ئەتەوێ بیبیتە دواوە هەیە ئەتەوێ بینیتە پێشەوە هەیە بەس چەناگەی ئەتەوێ بۆی چاکەی هەیە بڵێن شەویلگەی خوارەوەی زۆر پانە تۆ بڵێن لێگریت و بچووکەکەیتەوە هەیە بیلعەکس بۆ نمونە لەوانەیە لێرەی زیاد بێ لێرە هەڵەگری خێتێرەوە ینی چەندین
جۆر نەشتەرگەری هەیە ئەنجا نەشتەرگەری شەویلگی سەریشمانە ئەیش بامان شێوە لەوانێت تەسک بێ شەویلگی سەرەوەی بچووکتر بێ لە شەویلگی خوارەوە خۆی بە شەویلگی سەرەوە بەعام دانەکانی بڵێن باواشکە بە دانەکانی خوارەوە لەوانە پێویستکە بە لەگەڵ پسپۆڕی ڕاستکردنەوەی دانا لەوانە پێویستکە بە نەشتەرگەری و بە ڕاستکردنەوە بۆی گەورەترکەین هەیە ئەبێ ببیتە دۆ هەیە ببینتە پێشەوە ینی چەندین نەشتەرگەری هەیە نەشتەرگەری شەویلگەکە ینی تەنها ئەوە نییە کە بڵێن چەند ڕسمێکە بینی تۆ لە سوۆشیال میدیای ینی ئیشەکە زۆر ئاڵۆزە بێگومان دکتۆر کاتێکە نەخۆشە بە تایبەتی باسی شێویلگەکان بکەین پێویستی بە دکتۆری دان هەیە ئێوە تا چەند هاوکاری یەکترن لە بینی دکتۆرەکانی ترا کاتێکە یەتە لای بەڕێزت نەشتەرگەری ڕێخستنەوەی شێویلگەکانی بۆکەی تا چەند هاوکارن لەگەڵ بۆن منە دکتۆری دانا کە سەردانی دکتۆرەکە بکات و بەیەکەوە پسپۆری ڕاستکردنەوەی دان بڵێن کاریگەریکی زۆر ڕاستە خۆی هەیە لەسەر نەشتەرگەری شەویلگەکانە لە ئێمە عادەتەن کە هەج نەخۆشیەک یەت ئەشعی بۆ گرین ئەشعەکەی بۆ گرین ڕسمی بۆ گرین شتێکمان هەیە پێوتری ئەنالایسس ینی هەڵسەنگاندن طبعاً هەموو دەموچاوی ئینسان خۆتەن کە تۆ نەشتەرگەرێکی لوتەکەی بۆ نمونە یەکسەری بۆی ناگەی هەمووی دایمەنشنی هەیە هەمووی هێڵکاری خۆی هەیە ئەم لوتە مەسەرەن ئەم شێویلگەیە ئەبێ بە قیاس لەگەڵ چاوەکانە ڕێکی خەی لەگەڵ ڕوومەتا ڕێکی خەی بە هەر حاڵ ینی بڵێن تیشکی بۆ گرین خاڵبی سەرەوە خوارەوە بۆ گرین لەسەر قاڵبەکە بڵێن هەڵسەنگاندنی بۆکەین بزانین تا چەندێک ئەمە پێویستی بەڕاستکردنەوە بێ لەوانەیە لە پێش نەشتەرگەری شەویلگەکە پێویستی بەڕاستکردنەوەکە بێ لەوانەیە پێویست نەکات لە دوای شەویلگەوە عادەتەن زۆربەی زۆری نەخۆشەکان پێویستیان بە ڕێکاریکی ئەگەر نەش بێ ڕێکاریکی پچکۆلا بێ بە بڵێن بە ڕاستکردنەوەی دان ینی بە وەکو تیمێک لەگەڵ سپۆڕی ڕاستکردنەوەی دانە بەڵێ دکتۆر باید باسی مامەڵەی نەخۆش و پزیشک بکەین تا چەند گرنگە ئەو جۆرە مامەڵەی کە لەگەڵ دکتۆر ئەکات لەگەڵ فێرخوازەکەی پێویستە بە شێوەیەک بێت کاتێک کە من فێرخوازێکم بێمە لای بەڕێزت بۆ یەکێک لە جۆرە نەشتەرگەرەکان یاخود هەر پێویستێک بێ لە ڕوخسەرما بەدیە هەر بەشێکی جەسە بە شێوەیەک پێویستە مامەڵە لەگەڵ ئەو نەخۆشە بکرێت بۆی ئەو نەخۆشە مرتاح بێت ئاسوودە بێت لەگەڵ ئەو پزیشکا کە کارەکەی بۆ ئەنجامەدات وڵی من دایمەن ئەڵێم هەم شکلی ئایادەکەش تەنانەت ڕیسێپشنەکەش تەسیرەکات لەسەر نەخۆش شکلی دکتۆرەکەش و مامەڵین دکتۆرەکەش طبعاً هەر تەسیرەکە ینی نەخۆشی وە هەبووە چارەخوازی وە هەبووە ببورن کە و دوو تێرمە بەکارێنم چکە نەخۆش هەیە بڵێن پێویستی بە چارەسەر هەشە چارەخوازە بەس جوانکاریەکەکە مەسەلەن لایەن جوانکاریەکە بۆی هەنەجار بڵێن هەردووکی بەکارێنە طبعاً سیقا زۆر مهمە لە بینی دکتۆر و نەخۆشە شێوازی قسەکردن زۆر مهمە و دکتۆری ژەبێ زۆر ڕازگۆ بێ لەگەڵ نەخۆشە نابێ هەنێشتی پێ بڵێ و دوایی وانە بێ لەبەرەوە بەڕای من یعنی شتەکانی ترمان باس کرد ینی پێشتر بەڵام بەڕای من ئەبێ پزیشک زۆر ڕازگۆ بێ و نەخۆشیش زۆر بەوەفا و بەوەعد بێ دایمەن ئەواڵم بە هەموو نەخۆشێک لەبەرەوە ئەبێ هەموو مزعفاتەکان هەموو احتیمالەتەکان بخرێتە بەردەمی نەخۆشەکە و لە ئاخیرا خۆی قەرار بات بەڵێ دکتۆر باسی مادەی فیلەرمان بۆ بکەیت کە لە ئێستا زۆر بەرچاو و بەڕێژەیەکی زۆر لە فێرخوازەکان ئەو کەسانی کە بیانێت بەکاری بێنن بۆ ڕوخساریان بەکاری هێنن باسی ئەم مادەیەمان بۆ بکەیت چییە و لە چی پێک دێت خۆی فیلەر زوو بڵێن نوعی هەبوو ئەویش هەر وەکو بە هەمان شێوە هەر وەکو هەموو عیلمێکی طبی گۆڕانکاری بەسەر هاتووە ئێستا هایلورۆنیک ئەسیدن زۆر بەیان بەشێکە لە شانەکانی مرۆڤ و بڵێن بە شێوەیەک بڵێن ئامادە کراوە کە بڵێن جسمی تۆ ڕیاکشنی نەبیانێ بڵێن چۆنڵی کاردانەوەی جسمی تۆی بۆ دروست نەبێت و بڵێن ڕەفزی کاتەوە لەبەرەوە لە هایلورۆنیک ئەسید بەکارێت ئەم مادەیە ئێستام تازانە ئەسڵەن ڕێخستنەوەی ڕیشاڵە کۆلاجینەکانی شەکەن لە دوای ینی تەنانەت هەرەوە نییە مەسەلەن تۆ فیلەرێ بکەیت و دوای فترە بتوێتەوە وڵتاوە زۆربەی زۆریان ینی بڵێن براندە عالەمیەکان بڵێن تەسیر لەسەر کۆلاجینی دەموچاویشەکان لەبەرەوە فیلەری تازە کاریگەری خراپ دروست ناکە بە دەگمەن نەبێ بەڵێ دکتۆر بۆتۆکس چیە کە پێشتر زۆر بەکار ئەهات لە جیاتی فیلەریش بەس لە ئێستا بۆتۆکس پێمان بڵێ چییە و بۆ چ بەشێکی ڕوخسار بەکار خۆی بۆتۆکس ئەگەر پێناسەیەکی وردی بکەین خۆی ژەهرێکە بە بەکتریایەک دروستە بێ ئەم بەکتریا چەند جۆر ژەهرێک دروستەکە چەند تایپێ دروستەکە بەڵام ئەم تایپەی کە ئێمە بەکارێنین لە بواری پزیشکیە تەمان لایەنە کیمیاکی منە تو ئەم ڕوونکردنەوە بەڵام من بڵێن کەسێک ینی
اختصاصی خۆم نییە بڵێم بزەبلەوە بەڵام ئەم ژەهرە چیەکە لەسەر نیۆرۆترانسمیتەر یعنی ئیشەکە لە لەسەر شوێنی یەگرتنی دەمار و ماسوولکە ئیشەکە لەو شوێنە چەند دەنگکۆڵێکمان هەیە گەێنەرن وەکو بڵێن کارەباکەی کە لە دەمارەکەوێت بۆ ماسوولکەکە و بۆی گرژیکە ئەو دەنگکۆڵانە لە کارەخەن بۆ ماوەیەکی کاتی لەبەرەوە ماسوولکەکە لە کارەکەوێ جا بۆتۆکس و فیلەر جیاوازیان زۆر یعنی مەسەلەن چارەخوازیە بۆ لاوەڵێەوە ئەمێ بۆتۆکس بۆ لێوم بکەم خۆیەوە بۆتۆکس نییە بۆ لێوەکرێ فیلەرە فیلەر خۆی بەمانەکە خۆی بەمانەی پڕکردەوەیەت یعنی گەورەکردنی شوێنێک بەڵام بۆتۆکس بۆ نەهێشتنی چرچۆلۆچی دەموچاو بەکارێنێ ئەو چرچۆلۆچیەش کە لە پێستا هەیە بەهۆی گرژبوونی ئەو ماسوولکەیە کە لە ژێر پێستایە لەبەرەوەی کە تۆ ماسوولکەکە و لە کار خست بۆ ماوەیەکی کاتی کە عادەتەن حەزەکەم ئەوڕوون کردەوە بەم 3 مانگ بۆ 4 مانگ ئەمێنێتەوە بۆتۆکس ئەمە ئیلاقەی بۆ نییە بڵێن ئەمە فیلەرە فەڕەنسیە 2 ساڵێک ئەمێنێتەوە بۆ نمونە بۆتۆکس لەسەر ئەو دەنگکۆڵانە ئیشەکە ئەو دەنگکۆڵانەش هەموو 3 مانگ بۆ 4 مانگێک هەنێ جار درێژای خایەنێ بۆ 6 مانگ ئەو دەنگکۆڵانە دروستێک هاتەوە جسمە کە دروستی کردەوەی ترەوە بۆتۆکسە ئیسفادە نامێنێت ینی پێویست ئەکات ئەو چارەخوازە بەردەوام بە 6 مانگ 4 مانگ جارێ ئەگەر حەز بکە ئەتوانێ بەکاری بێنن بەڵام شەرتیش نییە جارێک بۆ تۆکسیکریتر هەتا ماوە بێ 6 مانگ جارێ بێ بۆلاو ضرور نییە زۆر کەس کە چرچێک لێ ناوچوانیا هەیە خودت خەتی پێکەنین دکتۆر بۆ خەتی پێکەنی شێت بۆ تۆکس بەکارێت دوایە خۆی هەردووکی بەکاریە بۆ خەتی بەڵام زیاتر فیلەر باشترە لەبەرەوەی بۆ تۆکس لەو منتیقانە بێت زۆر کەسێکی شارەزابیکە لەبەرەوەی هەنێ جار کۆنتڕۆڵی لێوی سەرەوە و نامێنە کەسەکە کۆنتڕۆل نامێن لەوانەیە تۆ کێشەنێ بەس بەڵام لە کاتی قسەکردنێکی زۆرە لەوانەیە هەنێ پیت بڵێ ینی خۆ بۆ ئامادە نەکرد بێ نەک بڵێن نوشە بڵێ هەنێ پیت لەپڕ بێتە بەردەمە ینی قورسە بێ ینی بە کورتەکەی لێوی سەرەوە قورسە بێ زیاتر بۆ چرچی ناوچوان بۆ تۆ زیاتر بۆ ناوچوان و چواردەوری چاو بۆ شتی تریش بەکاریە مەسەلەن هەیە شەقیقەی لەگەڵایە بەکارێن هەیە جونگەی شەویلگیەشە کە دوای چەند سارسەرێکی تر حەلی نەبوو ئەتوانیەوە بەکاربێنی هەیە ئەمانی قەڵەوە بڵێن گۆشەی تۆ ئەم ماسوولکانی لە کارەخی وەکو چۆن یەکێک بۆ نمونە لە جێگاکێ بۆ فترێکی زۆر ئەگەر من و تۆ ئەگەر بخەوین لە جێگا و زۆر بخەوین قەڵەوە بین بەس بەڵام ئەو فترێکی زۆر لە جێگاکێ پوکێتەوە لەبەرەوەی ماسوولکەکانی بەکار نایەنێ تۆش کە لێرەیەیت ئەو ماسوولکی لە کارەخەی چەند جارێک لیتە ئەو ماسوولکی ئیش ناکە بوردەوردە پوکێتەوە ئەو منتیقانی دابەزێ بۆ مل بەکارێنرێ بۆ چرچۆلۆچی مل بەکارێ بۆ زۆر شوێنی تریش بەکارێن بەس بۆ کەسێک بیهەوێت بەردەوام ئەو چرچیە نەمێنێت ئەبێت 4 مانگ 6 مانگ جارێک 4 مانگ بۆ 6 مانگ جارێک عادەتەن 6 مانگ جارێک بیکا باشترە ینی بڵێن لە دوای 4 مانگەوە کە دروستە بێتەوە بڵێن زۆر بۆ بەقوەتی پێش بۆ تۆکسەکەەوە دروست نابێتەوە طبعاً 6 مانگ جارەکە باشترە بەڵێ دکتۆر باسی تەکساسمان بۆ بکەیت بە شێوەیەک ئەنجام ئەدرێت و بە چمادەیەکی تەکساس بە دوو شێوەیەکی نیەمە من وەکو خۆم بە دوو شێوەیەکەم بە فیلەری ژێکین و بۆ ئێسکی دەستکردەشێکی کەمیان باشترە بەڕای تۆ پزیشکێکە بەکاری والله ئەوە کەوت سەر قەناعەتی چارەخوازەکە مەسەلەن فیلەر یعنی ئەتوان بڵێن بیکین بە جیاوازی فیلەر بڵێن هەرزانترەکەوێ طبعا تەکنیکی دەستی دکتۆرەکەش بێنێ دەورە بینێ هەیە بە 10 دەرزیش دەرناچێت لە دەستیان 10 دەرزی $200 بۆ نمونەبەی بە فیلەر زۆرەکە وانە هەشە بۆ نمونە بە کەمێکە ئەنجات شکلی نەخۆشەکەش دەورە بینێ هەیە زۆر قەڵەوە هەیە ملی کورتە ئەوانە لەوانەیە زیاتری بێ بە هەر حاڵیانی بە شێوەیەکی گشتی فیلەر ئەگەر یەک جاربیکی هەرزانترەکەیە بەرامبەر بە ئێسکی دەستکردەکە بەڵام فیلەرەوەی کاتیە دوای ساڵەکە بێ دووبارێکیتەوە بەڵام ئەگەر تۆ بیت مقارنێکی بە ئێسکی دەستکردەکە تۆ ئێسکی دەستکردەکان نرخەکەی لەوانە نییە بکاتە دوو جەلسەی فیلەرەکە ینی بە عام بە شێوەیەکی عام نرخ بە شێوەی نرخەوە ئێسکی دەستکردەکە باشترە بە بەراوردێکی ترەوەی ئێسکی دەستکردەکە هەتاییە ینی پێویستی پێی نابێت مەگەر خوا نەخواستە لە حاڵەتێکە ئەگەر بۆ نمونە حادیسەیە بکە کەسەکە بجوڵێ لەوانەیە بۆی چاکەیتەوە خۆت بۆی بگۆڕی بەدانەیەکی تر ئەو ئاسایە بەڵام ئەو حادیسانە خۆتە زانی ئەگەر شتێکەوە بشکێنێ لەوانێت چەنەگەیەکی ئاتیادیش بشکێنێ حادیسەکەەوە نیە ئەوەش بەراوردێکی ترە مەسەلەن فیلەر بڵێن زۆر جار بڵێن کەسەکە
ئەگەر ویستی ئەتوانێت بیتوانێتەوە بڵێن نینکاتەوە ئێسکی دەستکردەکەش ئەتوانێت بە 10 دقە لایبەری بە بەنجێکی مۆزۆی واتە ئەگەر کەسێک ئێسکی دەستکرد لابەرێ کاتێککە بیهێوێت نەمێنێ لە ئەتوانی بە 10 دقە چارێکی بۆی لابەری بە بەنجی مۆزۆی بۆی لابەری زۆر ئاسای حتا عینە ڕۆمەتیش توانی بەدڵی نەبوو بۆی لابەری فترێکی تر قەناعەتی پێی نییە ئەتوانی بۆی لابەری بەڵام ئەنجا جیاوازێکی تریش ئەوەیە فیلەر نەشتەرگەری نایە ئەو نەشتەرگەریوێت بەڵام نەشتەرگەری شتێکی ئەوەنە زل نییە ینی گەورە نییە تۆ بترسیلیت و یعنی چۆن ئەڵێ یەکسەری بگەڕێتەوە بەڵام هەیە بڵێن لە دەرزیەکە ترسێ هەیە حەز ناکە بچێتە ژێر بەنجی ئامیان هەست ئەوەش بەراوردێکی ترە بەڵام بە شێوەیەکی گشتی بە بۆچوونی من ئەگەر کەسەکە خۆی ینی قەراری یابێ ئێسکی دەستکردەکە باشترە ینی ئەگەر بخیتە تای تەرازویەک ئەمیان معقولترە. دکتۆر باسی دانانەوەی چۆریوان بۆ بکەیت کە زۆر کەس چۆری خۆی جسمی خۆی بەکارەهێنێت بۆ ڕوومەتی بەیە هەر بەشێکی جەستە ئەم چۆریە تا چەند کاریگەری خراپی ئەبێت یاخود کاریگەریە باشەکانی سود بەخشەکانی چێ بێ لەسەر جەستی ئەو کەسە طبعاً چۆری بڕوا ناکەم کاریگەری خراپی هەبێ چکە ئەمە هینی خودی خۆتە جسمی خودی خۆتە یەکێکی تر نییە بۆی بەکاربێنی بڵێنەوە چاوری کە وەرگری لە بەشێک لە بەشەکانی جسمەوە مەسەلەن وەرگبێ ڕان بێ قۆڵ بێ ئەتوانی وەرگری بەکاری بێنیتەوە بۆ دەم و چاو ئەویش هەر بە بەنجی مۆزۆعە کرێ ئەگەر شتەکە زۆر نەبێ ینی ئیشەکە زۆر نەبێ بەڵام ئەگەر چارەخوازەکە چەند شتێکی بێ لێ کاتە ئەتوانی بخیتە ژێر بەنجی ئامە و ئەو کاتە بێ جار نەجاتی بڵێ بۆ نمونە نەشتەرگەریکی لوتیوێ لەگەڵێ مەسەلەن چەند شتێکی تریە بۆ نمونە لەگەڵا ئەتوانی بەکاری بێنی طبعاً پرۆسەکە ئەوەیە بڵێن چاورێکە وەرەگری لەو شوێنە بڵێن بە جیازی تایبەتی خۆی هەیە ئەی پاڵێویت و ئەنجە دوایە وردیەکەیت ئەنجا بەکانۆلای تایبەتی تر بۆ ڕوومەت بێ ناوچوان بێ بۆ تەکساس بێ ئەتوانی بەکاری بێنی بەڵام بۆ لێ و ژێرچاو من حەسەب ینی هینی خۆم زۆر کەم بەکارێنم بۆ دوو منتقەیە بەڵێ چکە چانسی گرمۆڵەبوونی هەیە جا چاوریە کێشەی هەیە لا نابرێ زۆر زەحمەت لابرێ لا بە نەشتەرگەری ئەگەر بتەوێ لایبەری لەبەرەوە لەو شوێنانی کە پێستەکە و زۆر تەنکە من ینی چۆن بڵێ هینی ناکەم ینی نەسیحەتی ناکەم ئەوە شتانە بکەن ئەنجا چاوریش ئەتوان بڵێم تقریبەن لە 185 ئاوە هەموو چاوریکی ئینسان لە 185 ئاوە احتیمالە لە 120 بمێنێتەوە تقریبا تا 2 هەفتەیە زۆر گەورە ئەبێ لەبەرەوە بڕێکی زۆرتر دانی لە هینی خۆی چکە دوایەوە ئەو ئاوە نەمایە خۆت هەڵمژرا لە جسمیتەوە داوەڵزێ لەبەرەوە کەسەکە لەوانێ پێویستکە 2 جار بۆ 3 جار چەند لە 120 هین بکات بڵێن کەڵەکەکە لە سەرێک ئەنجا بتوانین گۆڕانکاریکی هەمیشەیی بکەین بەڵام چاوریش هەمووی هەمیشەیی نییە مەسەلەن کەسەکە زەعیف بۆیش زەعیفە بێ لەگەڵتا واتە لەگەڵ قەڵەوە بێ بەڵێ ئەمە بەحسی تازە هەیە لەسەری قەڵەوە بیت لەگەڵەیە ئەنجا بەس مادەیەکی تریشی تەیە بڵێن چاوری ستیم سێڵی تەیە ئەمە شتێکی خۆشە ینی بڵێن خانی تازە دروستەکاتە لەو منتیقانەیە ینی مەسەلەن من دایمەن ئەڵێم جاری وای لەگە پلازمایەک تێکەڵێکی بۆ نەخۆشیەکەی زیاتر ئەمێنێتەوە بەڵێ دکتۆر واتە کاتی مانەوەی مادەی فیلەرەکە لەگەڵ چەوریەکە هیچیان تا سەر نییە فیلەرەکەش نامێنێت و چەوریەکەش بەدابەزینی جسمی ئەو کەسە نازانێ ینی بڵێن کێتە لامان یەکسەری بووی ڕوونەکەمەوە من ئێستا چارە خوازەکە لەوانێ ببینن لەم شەش دایم پیان ئەڵم من لە 120 ئەمێنێتەوە لەوانەیە هەشە هەیە زیاتر ئەمێنێتەوە هەیەکەمە بەڵام بەشێک گشتی لە 120 ئەمێنێتەوە لەبەرەوە بێت تۆ چەند جەلسەیەکی ینی ئەو وای زانیوە کە ئەڵەن چەوری هەمیشە یەک جار نەجاتی پێ وانە تۆ چەند ئیشێکی تر تەوێ ئەنجا توانی ینی گۆڕانکاری ڕیشی بکەی زۆر باشە دکتۆریان من کاتی پرۆگرامەکەم تەواو بوو تۆش لە کۆتاییە چی پامێکت توانی بیگەنیت وەڵا وەکو هەموو جارێک هیوام سەلامەتی هەموو لایەکە ئینشاڵڵا کەس پێویستی بە هیچ جۆرە نەشتەرگەریەک نابێ ئیلا زەڕور نەبێ و هیوای سەلامەتی بۆ مولایەکە خواستم دەستخۆشیش بۆیەوە زۆر سپاس دکتۆریان بینێرانی ئەزیز بەم شێوەیەش پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارم ئەم پرۆگرامەش جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئەزیز بێت کاتێکی خۆش خواتان لەگەڵ